لەناو کۆمەڵگای کوردی و بەشێک لە کۆمەڵگاکانی تری جیهاندا چەند نەریتێک و ڕێگایەک هەیە بۆ چارەسەرکردنی هەندێک لە نەخۆشیەکان کە دەگەڕێتەوە بۆ چەند کللتورێک کە لە پێشتر لە باو باپیرانەوە وەریان گرتووە. ئەمانە هیچیان لە زانستی پزیشکیەوە وەرنەگرتووە، بەڵکو بە خیبرە و بە لێهاتووی خۆیان کۆمەڵێک شتیان زانیوە بۆ واستەی ئەوە نەخۆش چادەکەنەوە. یەک لەو حاڵەتانە ئەوەیە کە لە کاتی شکانی ئێسک و لە جێچوونی جونگەکان کەسانێک هەن جۆرە پیشەیەک جێبەجێەکەن، جۆرە پیشەیەک بەکارێنن پێوترێ بەیتاڵی یان جەڕاحی یان وەستایی. ئێمەمانوێت لەم بەرنامەی ساڕێژ بزانین ئایا ئەم بەیتاڵ و جەڕاح و وەستایانە تا چەند ئەتوانن ئەو ئێسک و شکان و لە جێچوونانە چاک بکەنەوە و لە چه حاڵەتێکدا هەڵەی ئەوان گەورەترە لە هەڵەی پزیشکەکان کاتێک ئێسکەکە بە ڕێکوپێکی چاک ناکەنەوە. لەگەڵمان بن بۆ ئەم بەرنامە تایبەتەی ساڕێژ. لە هەر ڕووداوێکدا ئەگەری شکانی ئێسکەکان یان لە جێچوون و دەرچوونی جونگەکان هەیە، توانای لەشیش بۆ دووبارە یەکگرتنەوەی ئێسکی شکاو لەو کەسانەی جەستەیان تەندروستە زۆر زیاترە لە کەسێک کە نەخۆشیەکی درێژخایەن و بێهێزکەری هەبێت. گرنگترین خاڵیش بۆ چاکبوونەوە سەردانکردنی ئەو شوێنانەیە کە کەسی شارەزا و خاوەن زانیاری تەواوی لێیە. زۆربەی کات پاش وەرگرتنی چارەسەری پێویست و چاودێری و ئاگالێبوون ئێسکە شکاوەکە یەک دەگرێتەوە و جونگەکان ئاوسانیان نامێنێ، بەڵام هەندێک جاریش پێچەوانەکەی ڕوودەدات. چیرۆکی شکانی ئێسکەکانی باسکی چەپی یاداشت کوڕە 8 ساڵانەکەی دایکی زۆر جیاوازە. ژیانی دوای ئەم شکانە بە تەواوی گۆڕا. یاداشت قوتابی قۆناغی دووەمی سەرەتاییە. ڕۆژانە پاش تەواوبوونی وانەکانی هاوڕێکانی هاوکاری دەکەن لە کۆکردنەوەی کتێب و پێنووسەکانی. ڕقیب مامۆستای وانەی هونەرە لە قوتابخانەکەی یاداشت. هەڵبەتە ئێمە و چێ ماڵەوەیان خانەوادەکەی یارمەتی دەرین بۆ ئەوەی کێشەی نێتە بەردەم لە پرۆسەی خوێندن و فێربووندا. ئەوەش کارێکی باشە بە شێوە گشتێکی هەرچەندە پێویستی زیاتری بە یارمەتی هەیە. بۆ نمونە لە قەڵەمداهێنا بۆ نمونە کە سوکاری پێشوەختە بۆی دەکەن هەروەکو لە قوتابی خەشم پرسیوە. هەروەها محەممەد ناوێک کە لە تەنیشتی دانیشا و پۆلێتی یارمەتی دەدات بۆ کارە. بەڕێوبەری قوتابخانەکە دەربارەی هەڵسوکەوتی کارگێڕی لەگەڵ ئەو قوتابیانەی کە خاوەن پێداویستی تایبەتن دەدوێت. ئێمە پارساڵ کە ئەو قوتابیە لەم قوتابخانەیە داوامی ئاسایی خۆی کردووە بە هەردوو دەست و بە هەردوو قاچەکانیەوە. ئەم ساڵ کە بەو شێوازە بینیوانەوە بەڕاستی نیگەران بووین، تووشی شۆکی کردین. ئەوەی کە یعنی زیاتر نیگەرانی کردین ئەوەیە کە لە ئەنجامی کەم تەرخەمیەوە ئەم مناڵە و دەستی لە دەستداوە. جگە لە کاکە یاداشت قوتابی ترشمانێ بە هەمان شێوە دەستی نییە، قوتابی ترمان هەیە هەست دەکەی یعنی حاڵەتی تایبەتیە جیاوازە لە قوتابیەکانی تر. ئەبێت مامۆستا زۆر لێزان بێت، مامۆستا پەروەردەکار بێت بەر لەوەی کە فێرکار بێت. دەچم قسە لەگەڵ خانەوادەکەی و کەسوکار و دایک و باوکی یاداشت دەکەم. دەمێ بەسەرهاتەکە لە سەرەتاوە چۆن ڕوویداوە، چۆن گەیشتە ئەم حاڵەتە بجێڕینەوە. مامەکەم مامی یاداشتە. ئەو لە نەخۆشخانە لەگەڵ یاداشت بووە.
لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەری. ئەوانە ژێژنەی ڕەمەزانێ مندارەکانی برد بووە برایەکەم چوبنەوە کماری باکەی لە ئەندرێ بەخۆی ئەو ئەندرێ بودوای ئەو گەڕا بوو مندارەکان بەزی مابوون یەک دوو ڕۆژان لەوێ دەرەبوو لە پاشانە چینێ ئەوە لەگە منداران گەمانی کردبوو تەمان قەرەبارە بووە مارە گەورە هەر قەرەبارەوە دەستی شکا بوو ئێرە شکا بوو کە شکا بوو لە ئەندرێ حکومی بەی تاروشتیوالە دەستیان کرد بووە بردبانە مەغموری شعوشتیوالایان گرتبوو بزانی جێگایەکەی خۆیتی خۆی نییە لە پاشانەشینی هینابیانەوە جێگایەکەی خۆی بوو ینی ڕێکدانیشت بۆ ئێسکەکە بەخوای لە شعەکە گوتیان باشدانەنیشت بۆ دوو ڕۆژی پێچوو بوو دەستی ڕەش بوو گوتیان سنی ئەستور بوو گوتیانەوە عادەتی خۆیتی شکان دایمەن ئەستور دەبێتن و ئەو بەیتارەش هەزارەکو دوو سێ و ئەوە نییە بە سەدان شکست و شتیوا لێ چاکردووە ئیدی هینایانەوە ئەمیش برایەکەم تەلەفۆنی لۆ کردم ئەمیش لەگەر هەندێک برادەران بووم گوتوەڵە ئەوە یاداشتمە هینایەتەوە لە خەستەخانەی ڕۆژاوایە دەستی شکە دەستشی ڕەش بووە ئێستا دکتۆر دەی ببڕێتەوە کو گوتی بەرەوەنای ئەمیش هاتم بۆ خەستەخانە بەسای دۆست و خزم برادران زۆر ئەومان کرد دکتۆر گوتی چاری نییە دەبی ئیلا بڕینەوە چاریتی ئیدی ماوە هەتا شەو کە دکتۆری گەورە هات مەسئولی دکتۆرەکە ئەو کاتە بڕیاریدا کە ببڕێتەوە تەمان لە علمش لە تۆپ وشتیوالە چینبوون جوایزە ڕەشبوون جوایزە ئەوە ڕەش ببوو ئەوها دەستە دەدای لێ دەبەوە ینی پێست و شتەکەی ئەو نینۆکانە دەست دەدای دەردەهات زۆر کارە ساتێک عەبدولسەلامی باوکی یاداشت لە سیمایدا دەردەکەوێت کە دنیایەک خەمی هەڵگرتووە. کاک سەلام تۆ چۆن زانیت کە دەستی شکاوە لەکوێ بووی چیتان کرد؟ بەڵێ ڕۆژی دووەمی جێژنە بوو من منداڵەکان بردەوە ماڵی باوکی دەکا خەزوورم با پیرێ مندارەکەشە وەڵا لەوێ ئەو ڕۆژە لۆ هێوارەکەی دەستی شکا بوو ئەمن نەمزانی تەلەفۆن شەم ئەم ئاگادار نەبووم دوو ڕۆژ پێچوو بەیانێک منداڵەکان هیناوە منداڵەکانیان هیناوە من لەوێ نەمامەوە لەوێ هاتنەوە هاتنەوە ئێرە سەیرم کرد دەستی شکایە دەستی شکایە بۆ نیوەڕۆ دەستێک چوو ئەو کاتە دەستێک یعنی لۆ نیوەڕۆ دەستێک چوو گوتیان ئەستور بووە تۆزێک گیرایتەوە بەیتار گرتیەوە هیچ نییە بەخۆی دەنیشتەوە بۆ نیوەڕۆ دەست تێک چوو کە دەستی تێک چوو منیش نانم خوارد و گوتم یاڵە بیبینێت تەواری لەگەڵەوەی کە ئەو دەستی ڕەش بوو ئەوانە ئازاری هەبوو دەگریایان هیچ مشکلی نەبوو بەس چیا ئاگای لە خۆی نەبوو ینی بێقوت بوو بێقوت بەخۆی زەعیفە بێقوتیش بوو ئاگای لە خۆی نەبوو بەس نەی دەخوارد ئەوی دەی خوارد ینی دەهینەوە لەگەر ئەو دەستی کەوای لێ هاتبوو. ئێستا پاش بڕینەوەی دەستی یاداشت هەڵسو کەوت و تەعاملی ئێوە چۆنە لەگەڵ یا هیچ زەحمەتێکی بۆ ئیزافە نەکردوون کە ئێستا دەستێکی ئەوهانیە؟ بەڵێ وەڵی زۆر زەحمەتی زۆر بۆ ئیزافەکردینە هەتا بۆ خوێندن بۆ ماڵەوە هەڵسو کەوتی جیا بۆ ئێستاکە لەگەر پێشان یعنی ئەمە دەبی سەبری لێ بگرین تەعامل بکەین. پاش بڕینەوەی یەک دوو ڕۆژی بیدایەتی باری دەرونی چۆن بوو کە بەخۆ هات بۆ و دەیدیت شتێکی ئەوهانی هیچ شتێکتان لێ فەرق کرد کە مەسەلەن هەستی پێ بکە؟ ئەو شێوە هەستەی پێ نەدەکرد هەستی پێ دەکرد دەیگو دەستەکەم بۆ بێنەوە بەس بۆ شێوە نەبوو ینی تەمەنەکەی 8 ساڵە بچووکە تەمەنەکەی. ئەخیر شت دەمەوێت بەس بزانم ینی قسەی تو چییە مەسەلەن لە بۆ دایکان و باوکان لە حاڵەتێک وانە کاکەکرم لە حاڵەتێکە کە ئەم شتە دووبارە دەبێتەوە ینی بیرکردنەوەتان گۆڕدراوە پاش ئەو زەرەرەی کە پێ بەردان کەوت؟ بەڵێ وەڵای بیرکردنەوەمە زۆر گۆڕایە ئێستا داوا لە دایک و باوکان دەکەم منداڵەکانیان هەر شتێکی لە عادی فەوری بیگەینە نەخۆشخانە باشترین چارەسەر ئەوەیە ئیشاعی بۆ بگرن
پشکنینی بۆ بکەن ئەوە باشترین چارەسەر. دکتۆر سەلاحەدین ئەو پزیشکەیە کە نەشتەرگەری بڕینەوەی دەستی یاداشتی ئەنجامداوە. یەکێک لەو نەشتەرگەریانەیە کە دکتۆر سەلاحەدین قەت لە بیری ناچێتەوە. تەماشام کردێ مناڵێکی گچکەی بێگوناح دەستی وار ئەستور بوو ڕەش بوو وەکو قیر وا ڕەش بوو کە تەماشای ئەشاکەم کرد هەردوو هێزچی باسی شکا بوو بەڵام بە شێوەیەکی واز تند بەسترا بوو کەوا خوێن هاچووی خوێنی بە تەواوی ڕاگرت بوو کە خوێنش بە لەو خلالی 9 ساعتی ئەگە بۆ بەشەکی جسم نەچیتنەوە بەشە دەمریتن پاژە 9 ساعتی هەرچی لێ بکەی زندی ناتۆ تاو ڕۆیشت لێ کە تەماشام کرد چامان پێکرد یعنی عیلاجەکەی بەس تەنها بڕینەوە بچکەگە نەبڕێتەوە ئەو جسمەکی بۆگەین دەبی لەوانەیە هەمووی بژاهرایی بستە ناخوێنی احتیمال هەر خەتەریات لەسەر ژیانی ئەو نەخۆشەی دروستکە لەگەر داک و بابی لەگەر داچی بەڕاستنار وابزەمە وەختی بەس داچی لەگەڵ کە گوتمەوە دەستا بڕینەوەی دەوێت لەکوێ دەبڕیەوە گوتم ئەمی بدایت لەو شوێنەی دەبڕمەوە کەوا ڕەش بوو هەتا حدووی دڕ بەڵام ئەم دەیکەم و عادەتەن زیاتر هەتاوەکو دەگەمە ئەو تش و ئەو بەشەی ماسوولکەوانەی کە زیندووە خوێنی لێبێ مەسەلەن لێرە ڕەش بووە توێرە نەکەوەگە ببینێ ئێرش گۆشتی بردی تێدایە توێگە لێ بش بڕوی ئیسفادەی نییە جاروای دەچێ سەرێ لێ بەڕاستی من هەر زۆر لێ ترسام کەوام ئەلێ ڕالوی دەربینم ینی هەتا هاتم هەر گۆشتی مردی بوو بەڵام خۆشبەختانە بەداخەوە یعنی بەڵام نەگەیشتنە ئێرانە هەر ئەلێرە دەستمان بڕیەوە بەڵام هەموو گۆشتەکەی بۆگەنی ببوو بە تەواوەتی بۆگەنی بوو ئەسە غەڵەتە چیکەم دەستێک بڕاوە یعنی ئەمە دەست بە لوزنە هەم جارە دادەنیشنەگە بڕیاری بڕینەوەی شتەچی بدەین لوزنە دادەنیشین بکەین چکە قرارێکی زۆر زۆر زەحمەتە مەسلەی شکان بەس تەنها ئەوە نەوە هێزکەکە دەشتێت بەس هێزک نییە جاری وایە لەگەر شکانەکەی جوولانی هێزکەکەی دەمارەکی بڕیە هەزە چ دەماری جوولە بی چ دەماری هەستبی چ دەماری خوێن بی لەو کاتە تو دەبی لۆ ئەمە کاتی کە نەخۆش دێتە لایمە ئەمە بەس تەماشای شکانەکەی ناکەین جای دەست دایم بزانین ئایا نەبزی هەیەیان لێدانی دڵی هەیەیانە چێ دەوە دەماری خۆی نەبڕێت تۆ هەر شکانەکەی لە شوێنی خۆی دانەوە ئەدەگە دەمارەکە بڕابی هیچت نەکرد لێ دەبی تاکید کەوە چکە جاری وایە دەمارەکە بڕا کاتە پێشەوەی ئەمە شکانەکە لاسکەین دەیکەینەوە دەمارەکەی دەدورینەوە چکە عیلاجی شکانەکەی بەڕاستی زۆر حالەتی تاڕە نییە دەتوانانی تاخیر بکرێت بەڵام هەندە مەسەن دەماری خوێنە نابی تاخیر بکرێت یانەوە تە زەختەی زۆرە لەسەر نابی تاخیر بکرێت دەبی لە خلالی چەند سعاتێک یان نەگاتە 9 ساعتی دەبێت تو بیکەوە بۆ بێ و زەختە لا بچیتن بە تەواوەتی خەتوورەت لەسەر دەستی نەبێت شکانەکە بڕۆ ماگەچی دەعیلاجکە هیچ مشکلە نییە زۆر بە خواری یەک دەکردووە خواردبووی دەی عملیات دەکەی دەی شوێن لە شوێنی خۆی قەیمی دەکەوە چ مشکلە دروست ناک بەڵام ئەگە دەمارەکەی زۆر عیلاج نەکەوت ئەو شتانە ئەوەی دەستە لای ئەو بەیتارەوانە بەستە ناوازان شکانەکەیە ئەو نازانیت چ شتێکی تر لە ژۆرێ هەیە دەبی حیسابەوانە هەموو بکرێت بۆیە بەڕاستی پێویستە هەر شکانێک بچتە لای دکتۆر حتا شکانی بەسیتیش بی چونکە ئەوەی کە دکتۆر دەزانی و دیتی تو خوێندیتی شعبیەوەی نازانیت ئەو بەستە ناهێزکەکەی دەبییتەوە. هاتوونێتە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات کە ڕۆژانە هاوڵاتیەکی زۆر سەردانی ئێرە دەکەن پاژۆی تووشی ڕووداوەکان دەبن یان ئێسکیان شکاوە یان جونگەکانیان لە جێچووە لێرە پسپۆڕێکی نەشتەرگەری ئێسک و شکان وەڵامی ئەو پرسیارانی ئێمە دەداتەوە. دکتۆر هەڤاڵ سەردار پزیشکی پسپۆڕی ئێسک و شکانە ئەو پێی وایە کە تەنها شوێن چارەسەری شکانی ئێسکی لێ بکرێت نەخۆشخانەیە. دکتۆر هەڤاڵ لەبەر چی بەشێک لە هاوڵاتیان سەردانی کەسانی تر دەکەن بۆ چاکردنەوەی شکانەکانیان و لە جێچوونی جونگەکانیان؟ ئای کاکە دکتۆر خۆ دەزانی هێزک بەشێکی زۆر گرنگە لەش ینی جەستەی مرۆڤەکەی لەسەوەستاوە ئیتر کە تووشی حاڵەتی شکان دەبێ دەترسن یعنی کە سوکار دەترسێ و ئەوە ئەبێ و ئیدی هەر کەسە قسەیە ئەکا و ئەڵێ وا باشتر یعنی پێشتر وامان کردو بیبینە لای فلان کەس و بەڕاستی زۆریش ینی ئەوە بووە کە ئەسنە ینی لای غەیری دکتۆر
خصوصا يعني گەشتەکانەکە مەسەڵەن برینی لەگەنە بێت يعني شکانێکی داخراو بێ شکانێکی داخراو بێ و بە تایبەتیش لە منداڵ زیاتر منداڵ دەبن مشکلەکە لە چێ دکتۆر هەست يعني نەخۆشەکە هەستی کردووە کە دەستی ساردا بەیتارەکە پێی وتۆ هیچ نییە بێخەبەردەم سۆبە تاخیری کردووە خۆ يعني ئەگەر بگاتە حەدەکی ئێمە ئەتوانین يعني ئەوە فریاکەوین بەڵێ فریاکەوین ئەگەر نەشتەرگەری بۆ دەکەین فریای دەکەوین شتێ ئەتوانین بکەین بەس هەر سیقەی بە بەیتارەکە بۆ زۆر ئەگەر هەر کەسێک دەستی بۆ گیرایەوە پێش هەموو شتێک لەگەڵ ئەو ئاوسانی کە ڕوودەدا لە چەند کاتژمێرێکی سەرەتایی بەستانەکە ئەو نیشانانەی کەوا کە بە نەخۆشەکە بڵێ پەلەکەت لە خەتەرە خوێنی بۆ ناچێ یەکەم شت ساردبوونە نیشانەکانی ئەوەی با بڵێن کە ئەو دەستەیان ئەو قاچە لە خەتەردایە بەڕاستی یەکەم جا دەبینین ئاوساوە ئێمە لەوە دەترسین دوای ئەوە هەندێک شتێ مەسەڵەن بە نەخۆشەکە دەڵێن ئازارت هەیە لەگەڵ جوڵان ئازارت هەیە يعني کە گەیشتە حاڵەتێ زانیمان مەسەڵەن لەگەڵ جوڵان ئازاری زۆرە یان کە دەستی دەی ئازاری زۆرە ئەو حاڵەتە ئێمە نەشتەرگەریەکی بۆ دەکەین نەک نەشتەرگەری چاکردنەوەی هێزەکە نەشتەرگەری جارێ ئێمە ئەو ڕزگارکردنی ماسوولکە و دەمارەکانە بەڕاستی ئەوە یەک لە نیشانەکانە بەداخەوە زۆر جار دەگات نەخۆشەکە وەکو باسم کرد ڕەتی داوە ئازاری زۆر بووە گوێی نەداوە ئازاری زۆر بووە هەر پێیان تۆ هیچ نییە لەوانەیە شکانەکە بێ ئازارەکانی لێ تێکەڵ بووە گەشتۆتە حەدێ دەگات ئەبێنێ دەستی ڕۆژ بووە یان قاچی ڕۆژ بووە بەداخەوە دەبێت ببڕدرێتەوە ئێستا حەزەکەی ئەوە نەخۆشێک هەیە پێیانوتومە کەوتووە پشکنی بۆ دەکەین و زانین چۆنە و ئەگەر پێویست و گەچیشی بۆ دەکەین زۆر باش ئەو دوێنە شەو لە یاریگا بووم کە ویستم شوت کەمیان پازدەم هاوڕێکەم پێم لە ئاردی سەقیەوە ئەو پێم زۆر ئازاریە بوو ئەو شەو تاکو بەیانی نەخەوتمە سمێناستام لە ماڵ و گوتیان بڕۆ بەیتاریان شوێنشتر بەڵام ئێرەم پێ باش بوو هاتم دکتۆری گوتیان بڕۆ لای بەیتاری بەم نەچووم لەبۆی سیخەم پێیان نەبوو ڕاستی زۆر کەسم دیتە چوە لایەن لێتون کردووە و پەنجەوەیان پێی مۆر کردیا تووشی بڕینەوە بووە یان تووشی حملاتێکی گەورە بووە بۆ ئەمریش نەچووم لایەن هاتمە لێرە ئازارتێ باش دەتانی بڕۆی کە هەست بزانم هەتا لای کاکە بەس دانیش ئێستا ئەوە یەکێ لەو حاڵەتانەی ئەوانە زۆر بەڕاستی دەستن لای بەیتار کە دەبینی مەسەستا ئێمە فەحسمان کرد بۆی پشکنینمان بۆی کرد تیشکی ئەکسڕەیشمان بۆ ناردووە کە شکانی نییە بەس ئازاری هەیە ناتوانێ بڕوە لەو حاڵەتانە ئێمە گەچیان بۆ دەکەین بۆ ماوەی هەفتەیەکە تا 10 ڕۆژ دوایەوە سەردانمان دەکاتەوە دیسان پشکنینی بۆ دەکەینەوە بۆ زۆرە یعنی متابعە دەکرێت بەس زۆر جار هەبووە یعنی کە ئێمە شتمان بۆی کردووە گەچمان بۆی کردووە دوای ئەوە چۆتە لای بەیتار بۆمان هاتوۆتەوە تووشی شکان بووە لە ئەنجامی سەردانەکە بڵێ مەسەن پێویستی بە هیچ نییە پێویستی بە گەچێکە و ئیسراحەتێکە و دوایەوە سەردان دەکاتەوە هیچ مشکلەی نییە قەناعەتی بە ئێمە نەکردووە چۆوە هاتوۆتەوە نازانم بە هەندێک حرەکە ئەیکە نازانم چۆنە بەڕاستی لەسەر ئەساسێکی علمیە دێتەوە شکاوە ئەو دەمی نەخۆشەکە توش عملیات بووە ئێستا توخوا کاک ڕۆژگار زەحمەت نەبی گەچێکمان بۆ بکە ئەما گەچەکەی ئێمەش ئێستا ئەیبینن یعنی ئەو گەچە نییە تو بەیتار لەوانێ ببینی زۆر بە قایمی بۆی دەکە ئێستا ئەو گەچەی ئێمە ببینێ بزان چۆنە و ئەستا پێتان ئەڵێن بۆ هایە بۆ ئەم جۆرە گەچە بۆ نەخۆش دەکرێت لە کاتی ئەوەی کە ئەگەر شکانی هەبێ یان ئەو جۆرە پێکانانەی هەبێ ئەم شێوە زانستی کە ئێستا کاک ڕۆژگار دەیکە جیاوازی چییە لەگەڵ ئەو شێوازەی تر کە لای بەیتارەکان بەکاردەهێنێ طبعاً جیاوازێکی زۆری هەیە طبعاً ئەوە ئێستا بینین لۆکەدا ئەنێ ئەو لۆکەیە لۆ ئەوەیە هەتا ئەو گەچە یان هەر مادەیەتر طبعاً ئێستا گەچە مادەی تریشی ئێستا تازە پێی دەڵێن وەکو پلاستیک وایە لەگەڵ پێستا لەسەر پێستا نەبێ لەبەر ئەوەی بەعزە نەخۆش هەیە طبعاً بەعزە عەزیەتی پێستەکە ئەدا
بەعزە نەخۆشیە لەوانەیە حساسیە هەبێ هەستیاری هەبێ بە گەچەکە زۆر ئەوەی تریشە ئەو لۆکەیە بە ئەودا ئەنین هەتا بتوانین ئێمە یعنی گەچەکەش بە ئیسراحەت دانین ئێستا کە گەچەکەدا ئەنێ ئێستا بۆ ئەو حاڵەتە گەچەکە ئێمە گەچەکە لە هەموو یعنی بڵێن لە هەمووی گەچ ناکەین بەس بەش یعنی بەشێکی یعنی ئەوەی کە پێوترێ باکس دوو لەسەر بەڵێ دوو لەسەر سێی یعنی بەو شێوەیە هەموو قاچی ناگرێتەوە ئەوەش بۆ ئەوەیە هەتا مەجال بدەین یعنی ڕێگە بدەین خوێن هاتوچۆ بکە کاک دکتۆر شتێتریشێ مەسەلەن ئەوەی لای ئێمەستا کە نەخۆش گەچی بۆ دەکرێت بەڵام ڕێنمایی دەدەینێ کە ئەو ڕێنماییانە لە دەرەوەی نەخۆشخانە نادرێ ینی پێی ناڵێ قاچی بەرزکە هەندێک ینی هەندێشتی زانستی هەیە کە نازانێ ئەمە بۆ پێی دەڵێن قاچت بەرزکە یان کە دانیشتویتە قاچت ڕاستدانێ لەسەری مەڕۆ ینی جارێ لەسەری ئەگەر ڕۆیشتیشی بۆ ئەوەی کە پێویست بێ ینی بۆ کاری پێویست ئەو دمی ئەوە بکە سەر ئاوێکە ئاو خواردنەوەی دەگەڕێتەوە شوێنی بەڵێ قەهار چەند ساڵێکە کاری بەیتاری و چاکردنەوەی جونگە و ئێسک دەکات ئەو دەڵێت ئەم بەهرەیە خوا داوێتیە من و منیش خزمەت دەکەم ژوورێکی ماڵەکەی خۆی لە دەوروبەری هەولێر کردووەتە شوێنی بینین و چارەسەرکردنی ئەو نەخۆشانەی سەردانی دەکەن کاکە هەر تەبیعەتی ئیشەکەی تۆ چییە ینی چ کارێک دەکەی بۆ چاکردنەوەی نەخۆش چەند نەخۆش لای تۆ چارەسەر دەکرێت وڵی چەند نەخۆش لەکەم چارەسەر دەکرێت یەکەمیان ئەوەی ژانەسەری بی شەقیقەی بی ژانەسەرەکەی زۆر بە قووەت بی بێتە کە من بە ئاوی چاوی دەبین و ناو سەریوا دوو دەمار لێرە هەیە سەری دەگری ئاوەکەی دەگەڕێتەوە ناو سەری ئەو دەمارێکی کەس بوو بیان هیچ بیان قۆتە ناو سەر ئاوی کەم کردبی ینی کەواتە سەر ئێشە سەر ئێشە چا دەکەیت ئەوەی ملی سۆفانی بی چای دەکەن دەمار لەسەر پشتی قۆرنجی ئەوە ئەمنەبی چاشی دەکەین یا مەسەرە شانی دێتە دەرەشانی ئەو هادەکەوتە بنگری ئادەینەوە دوی ئەدی پشت و ئێشکان و هی فقرات و انزلاق عین فقرات و انزلاق عین نابی لەسەر زگ درێژەکەی یا لەسەر پشت ئیلا دەبی لەسەر تەنیشبی وەکو پەنجەی دەست قڵقڵ بیتەقێنی چا دەبی یا مەسەلەن هێزکەشی دەشتێت ئەگەر بە ئێمە چابی ئەوە یارمەتی چاشی دەکەن ئەگەر بە ئێمە چانەبی ئەو دکتۆر هەیە دکتۆری مەزبوط هەیە لەخوا بە زیادی دکتۆرەکان چارەسەریان پلاتین تێدەکەن یان حاڵەتێک ئەفو چنەوە حاڵەتێکی شکانیان لە جێچوون لە کنەت و چارەسەر ناکەی ینی دەنێری یان و جەهانیش لەوانە چارەسەر دەکەی بەێ ئەوانەی جگمەی نێشی دەردەچی زۆر بە عەزیەت خراپ چا دەبی یان لە من جگمەکەی دەشتێ هێزەکەی هوور دەبی ئەوەش بە زەحمەت یان مەسەلەن پەراسووی دەشتێ پەراسووی مەحالە بە هیچ بەیتارێک چا نابی پەراسوو تێدەگەی یا مەسەلەن هێزکە شەق ببە ئەوهای شەق بە ئەوهایی ئەوەش بەباری درێژی شەق هەیە ئەوهای شەق بە هەیە گردە بر دەشتێ ئەوها لێ دەستەبانێکەوە تو سەبر سەبر لەگەر ڕژە قرتەی دێدەستەوە جێ خۆی بە شەپکە و بەدار و بە چەمەتۆ دەیبەستیەوە و قایمی دەکەی سەبر سەبر لە خۆی چا دەبێت بەس نابی بەتوندی بیبەستی بەتوندش بە شەدە چی دەوی هەتاشینی ڕژ تۆ مرد و برزی و قاچی ببرنەوە کاکە هەر ئەو کەسانی کە ئەو پیشەی تویان هەیە ئیشی بەیتاری دەکەن بۆ چاکردنەوەی ئێسک و لە جێچوونەکان ئەوانە زۆربیان چۆن فێربوون ئایا هەمویان ئیشەکە بە تەواوەتی دەزانن ڕای تۆ چییە لەسەر ئیشی هەموو بەیتارەکان ڕام لە هەمووی نییە چونکە زۆر کەسێ هاتە لای من گوتی بام قار من ئێرم دێشی و ئێرم دێشی و هاتی ئیشەکەی لە من وەرگرتیە لۆ خۆی هەرستاکردیکی بەغەرەتی ئەو ئێسکەی کە بڵێن شکاوە کە دێتە لای تۆ چۆن دەزانی شکاوە و پاشان چۆن دەست پێ دەکەی بە چاکردنەوەکەی ئەگەر ئەوم هەندێک بۆ باس بێ دەبینی مەسەلەن ئێرێ قۆری شکایە ئەوها دەستی لێ دەدەی ئەوها دەستی لێ دەدەی ئەم نەبی بە هەردوو دەست تو دەست بینە بدام بە هەردوو برێ مەسەلەن ئەتوو ئێرە شکایە ئەوە دوو هێزکەنج هێزکە شکابی ئەوها دەستی پێدادەینین ئەوها دەست پێدادەین ئەگەر شکابی کەلەنی دەبی کەلەنی دەبی ئەگە برن بوو بیت ئەوهای شکابی دیسانەکە برن دەبتەوە لێک جودا دەبتەوە ئەوە دەزانین سەبر سەبر ئەوە هێوا شوان ڕادێکی ڕادێکی قرتەی دێدەستەوە جێ خۆی
ئا دەست پێدادن هیچ نامینی ئەو جار لۆکەیان لە فافی جوان لێ دەدەین چەوری دەکەین و لە فاف و لۆکەی لێ دێن لەسەر ئەو لە فافەکەیە ئەو جار قەمیشی لۆدادن یان داری لۆدا دارەکەی لۆدادنی هەتاوەشینی لەگە حرەکە نەیز ئەو جاوەشی لەبان ئەو پەڕۆمەڕۆ لە فاف و کان دارەکان مەلۆ دارەکانی پوختەلۆ دەبەستین چاردار دوو دار ئەلێرە دوو داریش ئەلێرە ئەو هەلۆی دەبەستین هەتاچنی قیاسی هێزکەکەی ڕاتە تۆ تیشکی بۆ ناگری یەکەم جار بە محاولە دەکەی بەدەستت بزانی لە چێشکە ئەگەر ئەوە بیتن دەبیت تشتی لۆ بگری بەس ئەگەر زانیت تشتەکەی زۆر ئەو دەست لێدا زانی تشتی ناوێ ئاسانە ئاسان دەگریەوە ئەگەنا دەبی بچیت تیشک لێداتون و بێتەوە تەماشا تشکەکەی ئەتو نابی ئینکاری بکەی بری ئیلە من چاشی دەکەم بابە ئەو بەشەرە ناسکە دەبی تو بەقەدەر قەلبی ئەو کابرایە بەقەدەر ئەو هێزکە عەزیەتی بدەیت ئەگە تو لە بنەوە هەروە لێکرد و هەلێکرد ئەو هێزکە نووشی تیژە هەر تێ ڕادسی دەی بڕی گۆشتەکە دەبڕی زیاتر خراپتر دەبی عەزیەت زیاتر دەخوا دەبی زۆر زۆر بە جوانی و بە نەرمی و بە ڕێکوپێشی ئەوەی لۆ بکەی بیهینیوە جێ خۆی تێگەیشتی ئەو هەیە چەند حاڵەتی شکان و ئێسک و ئەوانت چاکردیتەوە هیچ ڕقەمەکەت لەبیرە ناوەڵە نازان ناوەڵای من تشتەکەی من لە ڕاهی خوایە و لو ئەو خوایەیە ئەگە چی حەق دەست خۆشم وەردەگرم بەس نییە حەز ناکەم یعنی ئەوە بکەم ینی ئەو بکە لە کۆتاییدا دەڵێن ئەوەی یاداشت فێریکردین ئەوەیە کە هەر کەسی چارەسەرکار بەرپرس نییە لە تەندروستیمان خۆمان و کەسوکار و هۆشیاری تەندروستیمان بەشێکی زۆری ئەم بەرپرسیارەتیە دەگرینە ئەستۆ هەر شاد